سلام علیکم قوتابیانی خۆشەویست ئەم کاتەوەم کاتێکتان باش قوتابیانی خۆشەویست من مامۆستا سڵاح الدینم پسپۆڕی زمانی عەرەبی لە بابەتێکی نوێی پۆلی دەی ئامادەیی پێتان دەگەمەوە ئەویش بابەتێکی قەواعید و ضەوابط اللوغەیە کە بابەتی مفعول فيه ضوابط اللغة المفعول فيه زي مفعول فيه چییە؟ ئەمە لە زمانی عەرەبی چەند جۆرێک مەفعولمان هەیە لەوانە مەفعول بیه ئێستا لە پێشمانە مەفعول فیه مەفعول لئەجلیهمان هەیە مەفعول مطلقیشمان هەیە کە مەفعول لئەجلی لە پۆلی 12 وەردەگرن مەفعول لئەجلیش هەر لە ئەمساڵ لە وەحدەی سێم هەمانە ئێستا لە وەحدەی دووەم پۆلی دا چمان هەیە لە ضەوابط اللغە خۆشەویستانم مەفعول فیه بزانین مەفعول فیه چییە؟ زۆربەتان دەزانن بەهۆی ساڵانی پێشتر بەڵام لێرکانە وەکو ظرف نا وەکو مەفعول فیه دێ و پێمان دەناسێنی بە تەواوەتی بزان مەبەستم چییە کە زۆربەتان دەزانن وثب الرياضي فوق الحواجز ئەگەر تەمەشا ئەو نمونە بکەی وشەی فەوقا بەڕەنجی سۆر نووسرایە کەوابی لێرە پێمان دەڵێتن وشەی فەوقا لەو ڕستەیەدا مەفعول فیهە دەڵێ وەرزشوانەکە لەسەر بربەستەکان پاڵی بە توقد المصابيح ليلا دەڵێ گلۆپەکاندا دەرگیرسێن و هەڵدەگیرسێن لە چ کاتێکدا لەیلەن شەو لە شەواندا کەوابی ئێستا وشەی لەیلەنیش چییە؟ مەفعول فیهە کەوابی ئەمە لێرە دوو مەفعول فیه مەیە خۆشەویستان مەفعول فیه ئەوەشیان مەفعول فیه دێ دەڵێ ئەوە لە ناو ڕستەکە بە ڕەنگێکی جیاواز نووسرایە و پێی دەگوترێن مەفعول فیه بابزانی مەفعول فیه چییە و لە ناو ڕستەدا منکو بیدۆزمەوە دەڵێ مەفعول فیه اسم یعنی یەکەم شت بزانە قوتابیانی خۆشەویست مەفعول فیه دەبێت ئیسم بی نە فعل دەبی نە حرف دەبی تەنها و تەنها چ دەبیتن ئیسم ئەوەشیان دەبی ئیسم بی نابی فعل بی يدل بەڵام چ ئیسمێک هەموو ئیسمێک دەبی نا هەموو ئیسمێک نابی ئەو ئیسمانێک کە دەبتە مەفعول فیه بزانە بەڵێ يدل على مكان بەڕەنجی جیاواز کرایە ئەو زەمان حصول الفعلی دەڵێ دەبی ئیسمێک بێت دەلالەت بکاو بە واتای شوێنی ڕوودانی کارەکە یان کاتی ڕوودانی کارەکە بکە یعنی دەبی ئیسمێک بی باسی شوێنی ڕوودانی کارەکە و هاتنەدی کارەکەمان لۆ بکاتن یان کاتەکەی کەوابی ئێستا ئەگەر تەماشای ڕستەکە بکەین و تەماشای پێناسەکە بکەین لە بۆمان بەدیار دەکەوی و پێمان دەڵێ کە مەفعول فیه پێی دەگوترێتن ظرف مەکان ئەو ظرف زەمان واتە هەم ئیستینتازێکمان کرد لە چێندەر ئیستینتازەکە دەکەین لە پێناسەکە وزائدا لە چیتکە لە دوو ڕستەکە کە مەفعول فیه بریتە لەو ئیسمەی کە پێی دەگوترێت ظرف مەکان یان زەمان لەبەرەوەی ظرف مەکان باسی ئەو شوێنەمان لۆ دەکات کە کارەکەی تێدا ئەنجامدرایە زەمانیش کاتی ئەنجامدانی کارەکە بە پێی ئەو دووە زانیمان کە دەبێتە دووشت ئەویش ظرف مەکان و ظرف زەمانە کەوابی دەڵێ مەفعول فیه قسمانی دەڵێ مەفعول فیه دوو بەشە ئەو دوو بەشەی مەفعول فیهمان چییە؟ تەماشا بکە خۆشەویستانم مەفعول فیه بە پێی ئەوەی کە لەسەرەوەش زانیمان دەبتە دوو بەش ئەو دوو بەشە چییە؟ یەکیان پێی دەگوترێت ظرف مەکان ئەوتریان پێی دەگوترێت ظرف زەمان پێویستە ئەوەی بزانم بەڵێ لەبەرەوەی لە پرسیار لۆ دێتەوە دەرێ ئەو مەفعول فیه ظرف زەمانە یان ظرف مەکانە و جگەلەوە دەبی شتێکی کەش بزانین لە ظرفدا دەڵێ یەئتی دێتن الظروف و ظرفەکان مەبنیەن ومعرەبەن واتە ظرف چ زەمان بی چ مەکان بی هەم بە مەبنی دێتن هەم بە معرەبیش دێت یعنی ظرف زەمانی معرەبمان هەیە ظرف زەمانی مەبنیشمان هەیە ظرف مەکانی معرەبمان هەیە ظرف مەکانی مەبنیشمان هەیە لێ ئێستا کە نووسیتمان ظرف مەکان و ظرف زەمان یەکەم جار دێ پێمان دەرێ ظرف مەکان هەیتمان دوو جۆر ظرف مەکانی معرەب و ظرف مەکانی مەبنی ظرف زەمانی معرەب و ظرف زەمانی مەبنی ئەوانە کوو بزانمەوە غێر دەبتە پرسیار بەڵێ
کابی کە گوتی ظرفەکان کو دێ دەرێم هەم مەبنی دێت هەم معرەب دێتن. مەبنی و معرەب معنای چییە؟ مەبنی و معرەب ئێستا باسی دەکەین دێین ئەوەیە کە معرەب کۆتاییەکەی دەگۆڕێ، فەتحە دەبتە کەسرە، کەسرە دەبتە ضەممە، بەڵام مەبنی ناگۆڕێ. ئەگەر تەماشا بکەین ئێستا لێرە ظرف مەکان کە گوتمان دوو جۆرمان هەیە، ئەو دوو جۆرە چ بوو؟ یەکەمینیان ظرف مەکانی معرەب. ئەو ظرف مەکانە معرەبانە چییە؟ فەوقە، تەحتە، یەمین، یەسار، خەلفە، ئەمامە، وەڕاءە، عیندە. ئەوانە شبه جملەمان پێدەناسیەوە لە پۆلی 8 و 9 وەرەگرتیەوە دەزانی، بەڵام ئێستا کە وەکو مەفعول فیهی پێدەناسێنیتن، واتە زۆربەتان تابیانی خۆشەویست ئەوانەتان دەبی لەبەر کردی ساڵانی پێشتر. ئەگەر لەبەری شنیە ئێستا دەبی لەبەری بکەی، لەبەرەوەی ئەتوکو دەزانی ئەو ظرف مەکانە دەبی لەبەرم بی. وەکو دەزانم لە ناو مەکانەکان معرەبە یان مەبنیە لەبەر دەکەم فەوقە، تەحتە، یەمین، یەسار، خەلفە، ئەمامە، وەڕاءە، عیندە. ئەوانە چییە؟ ئەوانە ظرف مەکانی معرەبە. هە لە ناو ظرف مەکانی معرەب ظرف مەکانی مەبنیمان هەیە، ئەینەما، ئەینە، هونا، حەیث و لەدا. ئەوانەش ظرف مەکانی مەبنیە. لەبەری دەکەم هەر کاتێک یەکێک لەوانەم لۆ هاتەوە دەرێم ظرف مەکانی مەبنی، ئەو مەجموعەیەش دەرێم ظرف مەکانی معرەب. لە زەمانیش معرەب و مەبنیمان هەیە، بەڵێ بێگومان لەوێ شەیتمان. ئەگەر تەماشا بکەی و سەرنج بدەی لەگەرە من قوتابیانی خۆشەویست تەماشا بکە، ظرف زەمانیش معرەبمان هەیە و ظرف زەمانی مەبنیشمان هەیە، واتە لە ظرف زەمانیش معرەب و مەبنیمان هەیە. خۆشەویستان تەماشا بکە وشەی لەیلەن، شەهرەن، سەباحەن، شەو، ئەوانە هەموو کاتە، مانگ، بەیانی، ئێوارە، مودەیەک، لەحظەیەک، یەومەن، ڕۆژێک، غەدەن، بەیانی، ئەبەدەن، قەتاوقەت، نەهارن، حینە، قەبلە، بەعدە، ئەثناء. ئەوانە هەمووی چییە خۆشەویستانم؟ ئەوانە هەر هەمووی دەبیتە ظرف زەمانی معرەب. واتە من ئەوانەش لەبەر دەکەم ئەو مەجموعە هەر کاتێک یەکێک لەوانم دیت بە مانای کاتێک لە کاتەکان دێتن، ئەو دەرێم ظرف زەمانی معرەبە. لە مەبنی چمان هەیە؟ ئەمسی، موث، منذ، مەتا، ئەلئانە، عیندەما. ئەوانەش ظرف زەمانی مەبنیە. کەوابی لێرە قوتابیانی خۆشەویست دەبی ئەتوو ظرف مەکان و ظرف زەمانی لەبەر بکەیت. لە ناو مەکانەکانیش دیای بکەمەوە کامەیان معرەبە کامەیان مەبنیە، لە ناو ظرف زەمانەکانیش کامەیان معرەبە و کامەیان مەبنیە. ئێستا دیسان لە کنەتوو دەبتەوە پرسیار دەڵێ معرەب مەبەستی چییە و مەبنی مەبەستی چییە؟ تەماشا بکە لەو ملاحەظەیە باسی دەکەین. کاتێک کە ئەمە دەڵێن معرب، وشەی معرب تتغير حركة آخر الكلمة، يعني حركة لكوتايكي لفتحة ودقوري لبو ضمة لضمة ودقوري لبو كسرة وببيت سوانوا. يعني أواني معربة كبمعربي هاتيا دتانم بريم وراء، دتانم بريم ورائي، دتانم بريم وراء، يعني فتحة بكسرة بضمة. دتوانم بريم صباحا، دتوانم بريم صباح، دتوانم بريم صباحين. ها فتحة دبت ضمة، ضمة دبت كسرة، كسرة دبت ضمة. كوابي هر وشيء أمن بتوانم دسكاري حركي كوتاي وشكب كم بيجورم لفتحة ولو ضمة للضمة لو كسرة أو بيد قوتري معرب. بلام مبني وشيء مبني ضلي لا تتغير حركة آخره. دنيا تيك بتشيتن أو حركة لجي خوي ناجولي ناقوري. بۆ نمونە مە ئێستا لێرە چمان هەبوو؟ ئەمسی لە کۆتایی چه هاتیە؟ کەسرە. ئەمسی لە کۆتایی کەسرە هاتیە، لە سەرەتای ڕستە بێت، لە دوای فعل بێ، لە دوای فعل و فاعیل بێ، لە ناوەڕاستی ڕستە بێ، لە کۆتایی بێ، ئەو کەسرەیە هەروچی خۆی دەمینێتەوە، هیچ گۆڕانکاری بە سەردانایە و دەستکاری ناکرێ. ئەوەلەوەی تێبگەین معرەب معنای چییە و مەبنی معنای چییە. ئێستا نووسرایە ئەلئانە فتحەیە، لێرە نووسرایە ئەینە فتحەیە. هیچ کاتێک ناتوانم ئەو مەبنیانە من ئەو فتحەیە بگۆڕم لە بۆ ضەمەیان لە بۆ کەسرە، ناتوان برێم ئەینە ئەو جارە لە جێیش کە برێم ئەینی یان برێم ئەینو، ئەوە هەڵەیە، ئەوە نابی، هەر وەک خۆی دەمینێتەوە معنای مەبنیە. بەڵام لەیلەن دەتوانم برێم لەیلون، دەتوانم برێم لەیلین، ئەوە دەبی
فتحەی دەکەمەوە ضەمە ضەمەی دەکەمەوە کەسرە ئەوانە پێی دەگوترێ معرەب. ئەوە جیاوازی مابەینی معرەب و مەبنی. باشە خۆشەویستان لەوەی زیاتر بزانین. دووبارە قوتابیانی ئەزیزم دەبی معرەبەکان لەبەر بکەین و مەبنیەکانیش لەبەر بکەین و بزانین چیان ظرف مەکانی معرەبە چیان ظرف مەکانی مەبنیە و چیان ظرف زمانی معرەبە و چیان ظرف زمانی مەبنیە. دواتر تەماشا بکە. ملاحەظەیەکمان دەداتێ ئەو ملاحەظە لۆ چییە؟ لە کاتی ئیعرابکردن ئەتوو بزانی دەڵێ مەفعول فیهی، هەر کاتێک مەفعول فیهی دیت هەموو کات چییە؟ مەنسووبە. مەفعول فیهی هەموو کاتێک دەبی مەنسووبی. طبعا ئەمە پێشتریش باسمان کردیە کە فەتحەمان هەیە، کەسرەمان هەیە، ضەمەمان هەیە، ئەوە لە حەرەکاتەکان. طبعا هەر کاتێک ئەمن فەتحەم دیت لە کۆتایی واتە ئەو شەیە مەنسووبە مادام معرەبی. لێرە ئیعرابی مەبنیەکان لۆتو نایەتەوە. ئەوەی کە لۆتی داوا کردیە لە تەمرینەکەش ئێستا پیشانتان دەدەم و دەیبینن، و ئەوەی کە لە پرسیاریش لۆتان دێتەوە ئیعرابی معرەبەکەتان لۆ دێتەوە. و زۆر جار قوتابی دەرێ مامۆستا من ئیعرابی نازانم یانە من ئیعرابم لەبەر نییە. خۆشەویستانم ئیعراب شتێک نییە لەبەری بکەی. هەر کاتێک ئەتوو ئیعرابت نەزانی واتە خەلەل لەوە هەیە کە ئەتوو حەرەکاتەکانی زمانی عەرەبی لە فەتحە و کەسرە و ضەمە و سکون ناناسی. و ئەگەر بشزانی ئەوە پێی دەگوترێ فەتحە و ئەوە کەسرێ و ئەوە ضەمەیە و ئەوە سکونە، هەتا ئێستا فێر نەبووی فەتحە عەلامەت و نیشانەی نەسبە. لۆی ئەمن هەر کاتێک کە دەڵێم ئەو شێم لۆ ئیعراب کە دێم تەماشا دەکەم مادام لە کۆتایی فەتحە هەیە هەمومان فەتحە دەناسین، تەنها پێویستت لەسەرەوەی بزانی کە فەتحە نیشانەی نەسبە، واتە کە لە کۆتایی وشەکە دەبین و دەرێ ئیعرابی بکە معرەبە مەبنی نییە، دەڵێم چ؟ دەڵێم منصوب وعلامة نصبه الفتح. ئەوەی ئیعراب دەکەین. ئەوە دەرێ ئەعریب ئیعراب بکە ما تحته خط، ئەوەی خەت و هێلی بەژێردا هاتووە. مەساءن تەماشا بکە. مەساءن ئەمن لەبەرم کردیە بریتیە لە ظەرف زەمان، بەو شێوە ئیعرابی دەکەی. یعنی کاتوو ظەرفەکان لەبەر کردی ئیعرابی لەبەر ناکەی، دەرێم ظەرف زەمان. پاشان مەفعول فیه، ظرف زمان مفعول فيه. فتحة هي فتحة علامتي تيا نصب، كوابي دريم منصوب. علامة نصبك تيا وعلامة نصبه الفتحة. كجوتد منصوب تماشافك كجوتد منصوب نري وعلامة رفعه علامة جري، منصوب علامة نصبه، مرفوع علامة رفعه، بهذا رواتن كوابي يستعمل دريم منصوب نشانه وعلامة نصبكيتيا الفتحة كلكوتاي هاتيا الظاهرة على آخره وتكلكوتايكي ديارة ظاهرة ديارة بتساو دبينم لچين در نسرايا على آخره لكوتايكي على قملنا وراستينيا تماشا بك لي رجبه همان شوا دري ظرف زمان مفعول فيه منصوب علامة نصبه الفتحة، منصوب فتحة الظاهرة على آخره. لبو إعراب كان أتو أو همو كاتك أو عند دوبارة دبتوا مفعول فيه منصوب علامة نصبي الفتح، همو كاتك أو دوبارة دبتوا تنها أو إلى السرة وبزاني ظرف زمانه يعني ظرف مكانه. مبني معربيش دبر بسيار دروس كردن كبسيار لو دروس دكا بزاني بونمونا أو إستادي ليرة دريتن هنا سؤالك لو دروسي دري هنا مفعول فيه، كلمة هنا مفعول فيه بوشايك لو دكاتن ظرف زمان معربة يعني ظرف زماني مبنية يعني ظرف مكاني مبنية يعني غير ذلك زقلوانا هي تيانيا كامل لبرم كربو هنا ظرف مكاني شي مبنية ديم والله من راسي لو هلض بجيرم دريم ظرف مكان مبني دريم ظرف مكان مبنية واقع بسياري لبو ما ندرس كرت دريم ظرف مكاني شي مبنية مبني بالي اگر هل بجارنيش نبو قوتي لون بنوسا ام لبرم كريا دريم او الظرف مكاني مبنية بنوسين لو يدنوس باشا خوش شوستان استا دواي او ما زاني والزاني من مفعول فيه تيا
وەکو ئیعراب دەکرێ و بە چ شێوازێک ئیعرابی دەکەین دێتن سەر پرسیار وەڵامەکانی. طبعا تەمارینەکانە ئەو تەمارینانە هەر ئەوەندەی دەوێتن مەفعول فیه پێناسەکەی لەبەرکەم بزانم هەموو کاتێک منسوبە بەو شێوازەی گوتمانی ئیعراب دەکرێتن قوتابیانی خۆشەویست و دوو جۆرمان هەیە ظرف مەکان و ظرف زەمان لەوانیش معرەب و مەبنیمان هەیە. ئێستا لەو نمونەیە ئەگەر تەماشا بکەن دەرێ ئەضع دائرەتەن دەرێ دائرەیەک دابنێ حول المفعول فيه فيما يأتي لە مەفعول فیه لەوانەی کە دێتن تەماشا بکەن خۆشەویستان بابی بینە سەرێ هەموو نمونەکان دیاربی. لێرە پێمان دەڵێ أضع دائرة حول مفعول فيه فيما يأتي مكثت في أربيل شهرا. شهرا مفعول فيه لبرم كردية كاتا مفعول فيه ظرف زمانة يعني مانجيك ماموا لا هولير. شرب المريض الدواء صباحا نخوشكا درمانكي خوار دواء كنجين بياني كاتكي ديار كردية كابي أوش مفعول فيه أوش مفعول فيه ظرف زمانة أو لير دري بس مفعول فيه كان لبوم ديار كان نوع كشي ناوي بلام لو يتوب زاني أوش مفعول فيه لو ديار ما كرد أوش يعني ظرف زمانة. وقفت أمام مرآتك هاتيت أولايا أما إشمان بتيا أمام لو يك اسم دو منصوبة دوم بمعنى شوين دي راوستام برامبر آوينا أمام استاليرا مفعول فيه والظرف مكانت كشوينة كمان لو ديار دكات. سارم وجدت المفتاح خلفه أجر بقريوا دبيني خلف ما نهبوا لظرف مكان معرب كان دري كليلا كم دوزية و لبش درجاكا خلفه بش درجاكا كابي شوينة مفعول فيه ظرف مكان. نام الهر تحت. نام الهر تحت. تحت مفعول فيه لوي لنا وبازم دانا إيه ظرف مكانه لو لبرم كرديا حتى قبري معربة يا مبنية دري معربة لبروي لبرم كرديا دزانم. تماشابك هميان تنوين فتحة منصوبة تنوين فتحة منصوبة تنوين فتحة منصوبة أو فتحة عفوا منصوبة فتحة فتحة أو هميان لحظة تنيج استاكدين أو إيشان فتحة كابي تماشابك ليرة بجواني لو يبزاني دبي إلا منصوبي أجر هاتو أمان تحتم هبو بلام ضمي لسربو أو نابت الظرف مكان مفعول في هر ظرف مكان عفوا بلام نارين مفعول فيه لبروي الضمه دبي إلا منصوبي علامة نصبيش فتحة يعني يا أنونا بلام ما ليرة إشمان بفتحة كي باشا خوش شيستان أو السبارت با تمريني يكم تمريني دوام كتاب يعني خوش شويست كللاتان هي لكتابكتان دتوان السيري بكن بجواني ضلي لو جملاني خواروا ظرف كان دربنا وأوجد وليم لو بربكوا استخرج دري دهنم الظروف من الجمل الآتية ظرف مكان ظرف مكان يعني ظرف زمانة باشن جدولك بردك مواتا بيمبري لنا وجدولك تسماني داوا دكاتن آية معربة يا مبنية تماشابك يكم ضلي هنا الأمجاد تبنى منذ أعوام كتاب يعني خوشي تماشابك أملير إستا هنام هي كو زانيم لبروي لبرم كرديا هنا ظرف مكان يعني زمانا أو دنوسين ظرف مكان لبن مكان كي دنوسين هنا باشان دري ظرف زمان نية ظرف مكانه مبنية معربة طبعا مبنية لما مبنية كان بوش كامل لبرم كرديا تشكال لبرد كرده زاني نابيتو اعتماد كيسر أو رستانا أو تمرينانا ما مستعنا وتمرينانا لو ناينوا أو كات هيس سودة شي نابيتو حلكي لبردكيو هيس ما نزاني بلام دبي ظرف كان بطواتي لبركي هلا ناو همان جملة منظوم هي أجر معناها نزاني لبرد كرديا استا منذ ظرف مكان نية أدي ظرف تيا
ظرف زمانە کە ظرف زمانە دەرێ مەبنییان معرەبە دەرێم نەخێر ظرف زمانێکی مەبنیە و سەح لە بن مەبنیەکە دەدەم دووەم دەرێ مەصائب قوم عند قوم فوائد عندەم هەیە عند ظرف مەکانە کاوی لە بن عندەی دەنووسم عند چیە عند ظرف مەکانە باشە ظرف مەکانی معرەبە یان مەبنیە معرەبە خەد لە چیە دەدەم خەد لە معرەبی دەدەم باشە قوتابیانی خۆشەویست سێم دەرێ ئزرع جەمیلا ولو في غير موضعه فلا يضيع جميل أينما ضرع أينما زرع کەوابی ئێستا ئەو جارە لێرە چم هەیە ئەینەمام هەیە ئەینەماش مەکانە لە بن مەکانی دەنووسم ئەینەما بەڵام ئەینەما معرەب نییە مەبنیە لە مەبنیەکانە و لە بن مەبنی دەینووسم پاشان دەرێ اعمل لدنياك كأنك تعيش أبدا أبدا ظرف زمانة لبنوي دنوسم أبدا تنوين فتحيه ما دام تنوين فتحيه أبو بيجناك بني مري معربة يا مبنية شك تنوين لمبني نية يكسر دريام معرب بوشايكي خواري زدولك أوشتيا واعمل لآخرتك كأنك تموت غدا وشي غدا لبنو دنوسين أو جارة غدا أويش ظرف زمانة أويش يان معربة بوشي وازا زدولكي له فردكينوا ضلي اعمل لدنياك كأنك تعيش أبدا أجر الدنيا دوي ولو دنيا هول ددي لو دنيا إيش بك وكو وابزاني أتو هتا يدجي واعمل لآخرتك كأنك تموت غدا كار بك لبو دواروشت وكو ويا كاتو بياني دمري واتهار كسيك باوەڕی بە ڕۆژی دوایی هەبێ و لە ڕۆژی دوایی تێگەیشتبی دائیمەن بەو شێوازە ئیش دەکا و هەڵسوکەوت دەکاتن و هەڵسوکەوتەکانی دەبا بەڕێوە کەوا دەزانی بەیانی دەمریتن لە بەرەوەی ڕۆژی قیامەتەریە بەڵام ئەوەی باوەڕی بە ڕۆژی دوایی نەبی و هەلە دوو دنیا بیتن ئەوە ئیش دەکاتن کە هەرگیسا و هەرگیز نامریتن ئەوەش سەبارەت بە تەمرینی دووەم خۆشەویستان تەماشا بکەن جیم چمان پێ دەڵێتن لە جیم پێمان دەڵێتن ئەکمیل ما تحته ئیعراب ما تحته خەط ئەوەی کە خەتی بەژێردا هاتیە ئیعرابی بکە ئیعرابەکەی تەواو بکە بەخۆی هەندێکی نووسیا دەرێ ئەتوو لە بۆم تەواو بکە وصلت صباحا إلى البيت خەتی لە بن چدایە لە بن صباحاندایە کە دەرێت تەواو بکە بەخۆی نووسیتی ظرف زمان مفعول فيه منصوب ئەگە منصوب بوو دەبی ئەمە بڵێین وعلامة نصبه الفتحة الظاهرة على آخره تنوين الفتحة لكوتايها دەڕێت تەواوی بکە ئەمە گوتمانی عرابەکان هەمووی ئەو هایە مفعول فيه منصوب علامة نصب الفتحة الظاهرة على آخره تەنها ظرف زمانەکەی یان مەکانەکەی لۆ دیار دەکەی کە لە بەرد کردیا بەڵام ئەو لێرە بەخۆی ئەوەشی نووسیە بەس دەڵێت تەواوی بکە ئەکمیل تەواوی بکە ئەوە سەبارەت بە تەمارینەکانیش خۆشەویستان لە ئەنشیتە کتابی و نیشاط کتابیەکەش دوو تەمرینی لە بۆمان هێنایە لەوەی ئەتوو بۆشاییەکان پڕ بکەیەوە یاخود دیاری بکەی ئەوەی دەرێت کە دیاری بکە ئێستا لە یەکەم دەڵێ ئەضع دائرة بازنەیەک دەچێشم بە دەوری ظرف زمان و مەکان لەوانەی کە دێ لا تحسد زميلك على نجاحه بل اجعله من نجاحه اليوم حافظا اليوم تمشاي فتحة هي أولون ينسي يوما لبروي تنوين فتحة لقر ألف لام هيك كاتيك كونا بيتوا أجر ألف لام معرفها السريدة بببتا يك فتحة لو يك فتحة دانا أو اليوم هوا لبرم كرديا دەرێ بەخیلی بە برادەرەکەت مەبە لەسەر سەرکەوتنەکانی بەڵکو ئەو سەرکەوتنەوەی وی بالۆتوو ببێتە هاندەرێک بۆی ئەتوش لە داهاتوودا سەرکەوتوبی لا تتباهى بنجاحك أمام فتحەکە دەرنەچووە خەتشی لە بندایە دوای داوامان لێ دەکا ئیعرابی بکەین ئەمامە چییە ئەوەشیان مەفعول فيه ظرف مەکانە و لێرە لە بۆمان دیار کرد وصلت السيارة صباحا عفو مانەکەشی دەڵێ قوتابیانی خۆشەویست
خۆت بامەدە و لە خۆت بایی مەبە بە سەرکەوتنەکانت لە پێش هاوڕێکان و هاوپۆلەکانت، بەڵکو تەواضع بنوێنە و تەکەبور مەنوێنە، خۆت بە گەورە مەزانە حتى ترتفع بۆی زیاتر بەرز بیەوە. سێم وصلت السيارة صباحا أو صباحا مفعول فيه وقفت يمين الطريق، يمينش بهماشي ومفعول فيه ولبو ديار كم أجر هنا. القراءة شجرة لا تنضج ثمارها إلا بعد حين، طبعا بعد قبل يعني بيش باش بلان بهوي وشي دوايوي حين لبوكات بكارديتن أولي كان دبتر ظرف زمان يعني دواي ماويك كاتا دواي ماويك وكشوين بكارنا باش خوش يستانم. لبينزام ضلي عندما تكتشف متعة القراءة هل تيجي خوين نود دوزيوا تجد أنها تفوق كل متعة سواها، أو تيجي خوين نود السروي همو خوشيك وديتن لا تلها مشتك خوشترا عندما لو كاتي أوشيان ظرفو لناو بازني دادنين. فكر قبل أن تتكلم لئلا تتلعثم في أثناء الكلام. ضلي بير بكوا بيش أوي كقسبكي بوي لكاتي قسكردنا كانت دا لكاتي أثناء لكاتي قسكردنا كانت دا تنكي زمانك تيقنا آليتن تيكلاوي نكي كوابي هردو كان مفعول فيها. أراجع مساء إيوارا بيداتشونا ودكم في البيت لماضوا ما شرحه المعلم أوي كما مستاب بوي شيكر مو شرح كردم نهارا للروجدا في الصف واتا أوي ما مستاب للصف دا بروج بوي شرح كردم إيوارا دا بيداتشونا وي بيدكم مساء إيوارا نهارا بروش هردو شيانسيا هردو شيان مفعولة مفعول فيه ظرف زمان لبروي كاتا كمان لو ديار دكا لسر وختي لبنو شيء امام دابو دري اعرب ما تحته خط كاختي لشي دا لان منكش سر وختي لبنو شيء امام دابو اما ليري استا امام درين امام درين ظرف مكان مفعول فيه. ها قلت ما بس قرينجا أوي بزاني نوا أو تروش خويا مفعول فيه منصوب وعلامة نصبه الفتحة الظاهرة على آخره. باش خوش شيستانم مفعول فيه منصوب كوزاني منصوبة قلت مان بيوزنا كاتب يعني خوش شيز أتو إعراب لبركي إعراب شتيقني ولا بركردن هیچ کاتێک ناوی عراب لەبەرکەوی عراب لەبەر مەکە. ئەگە حرەکەکان دەزانی تەنها ئەو بزانە لە بۆ چییە ئەمە گوتمان ئەگەر فەتحەمان هەبوو یەک فەتحە بوو یان دوو لە حرەکاتەکان علامەتی نەسبە کەوابی دەرێم منصوب. ئەو ظرف مەکان لەبەرم کردیا مفعول فيه شا مادام ظرف مكان ومفعول فيه فتحج لكوتاي هاتي وما مستقوتي همو كاتك مفعول فيه منصوب دبيتن كابي يكسر دنوس منصوب كنوسيش منصوب دري علامة نصبي أو تحركك فتحة الفتحة الظاهرة على آخره هجنا نسي بس بنسي فتحة هر تواو دبيتن ويش يششي تدانيا باش خوش شيستان كتاب يعني خوش شيست آخر شتمان لنشاط كتابيكا أو تمرينية كدرية أملأ الفراغ بظرف مكان أو بظرف زمان وتأوبو الشيانة بردكم بظرف زمانك يان بظرف مكانك أتبو الشيء كانت لكنا أمل رآمة ما كريا لا يستطيع الإنسان الحصول على المعرفة قبل أن يتعلم كيف يفكر. مروف ناتوانيت زانست زانياري بدز بيني بيش أوي فير نبيتن ككوف كردكاته وتسرت دبي فير ببين كوف كردكينوا أزد توانين زانست زانياري ومعرفة بكار بينين بدز بهينين أوليرا قبل ما هي باشا. تبدأ الشيخوخة الإنسان عندما يفقد الأمل ويتخلى عن الهدف. ليرة دري بيربوني إنسان لو كاتدس بيدكاتن عندما
لەو کاتەی يفقد الأمل هیوا و ئەمە لە دەست دەداتن گەشببینی لە دەست دەداتن بۆ نمونە دەڵێ نازانم فێر نابم تێناگەم سەرکەوتو نابم دەرەجە بە من نایەتن ئەمن دیارە تەمبەڵم ئەوە هەڵەیە تۆ زیرەکی سەرکەوتووی دەتوانی بەدەست دێنی بەدەست بهێنا واتە گەشببین بە بێ هیوا مەبە بێ ئەمەل مەبە لۆ دەڵێ لەو کاتە پیرەتی مرۆڤ دەست پێ دەکاتن ناسەری سپی بوو تەمەنی بۆ 89 ساڵ کاتێک کە هیوا و ئەمە لە دەست دەداتن و واز دە ئامانجەکەی دێنی هەدەفەکەی واتە ئامانج و هەدەفی دیار نییە دەبێ هەمومان هەدەف و ئامانجمان دیار بیتن دوای ئەوە دەڵێ من نصب نفسه للناس إماما فليبدأ بتعليم نفسه قبل تعليم غيره هەر کەسێک بیاوێ و خۆی وەکو پێشەوا و سەرکردە و گەورەی کۆمەڵە کەسانێک و خەڵک دیار بخاتن با دەست پێ بکە بە فێرکردنی خودی خۆی پێشەوەی خەڵک فێر بکە واتە سەرەتا خۆی فێر بکاتن ئەوجا خەڵک فێر بکە چکە ناکرێ من داوای شتێک لە تو بکەم بەخۆشم ئەو سیفاتم تێدا نەبی دەبی سەرەتا خۆم ئەو سیفاتم هەبی ئەوجا لە توش داوا بکەم باشە تەماشای خۆشەویستان ئەوە ئیمامە ئەمامە نییە ئاگادار بە ئەوە دەرێ ئیمامەن نەیگوتیە ئەمامە ئەوە ئیمامەنە واتە پێشەوە ئەوە هەونیە غەڵەت نەکەن ئەوەیان هەونیە وەرە لێرە بەس بۆ شایەکەی دانایە بەڵام لەوەی بە هەڵە نەسی دري إن جلست حيث يجلس العظماء لا يعني أنك صرت عظيما ضلي أجر لو شوينا دانشتي كبياوي جورا وزانا ودانا وسركرده وجورا كان لي دانشي معناه يوانية بتنها لزيجا دانشتني وان توبيا كسيشي جورا وهذا بيخود كساعتي شي جورا تبي جورا لو خود به دروز بكي كساعتي كأو تو كسيشي جورا نا تنها لشويني كسيشي جورا دابني شي وابزاني تو جورا التفت وراءك من حين إلى آخر لتنجو من غدر الغدارين ضلي ناونا ولا رجاء كدروي آور بدوا ودا بدوا بوشي وازا دواي خوت وراءك من حين إلى آخر لما ويقلو ما ويشتر لتنجو من غدر الغدارين تاوكو درباز ببي لا ستمي ستمكاران وأواني غدر كرن وغدر اللي كان ششم در يكون عميق التفكير فالكنوز مخبأة تحت التراب دائما کەسێک با دوور و درێژ و قوڵ فکر بکەوە چکە باش بزانە خەزیێنەکان شاردراونەتەوە لە ژێر گڵ و خۆر و قوردا توڕاب خۆر باشە خۆشەی قوتابیانی خۆشەویست کابی لێرەش چمان هەیە تەحتەمان هەیە کۆتاییەکەی ئەوە کۆتاییەکەی بوو ئەوەی دواتر دیارە دەرنەچووە آخر شتمان خۆشەویستان چ بوو تحت التراب أوش تحت مفعول فيه ظرف مكانه بمشي وهاتينا كوتاي واني أو روشمان كتابياني خۆشەویست تاوانەیەکی تر و بابەتێکی نوێ بەیەکەوە دەگەینەوە دووبارە دەرێم السلام عليكم ورحمة الله وبركاته